بینەران بیسەرانی خۆشەویست، ئامادەبوانی بەڕێز، سڵاوتان لێبێت. هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان تەرخانەکەین بۆ بابەتێک کە گرنگی لە ژیانی هەمومانە هەیە، ئەویش چۆن لەگەڵ هاوسەرەکەم بە بەختەوەری بژین، واتە خێزانێکی بەختەوەر چۆن بنیاد بنێین. سەرەتا پێویستە هەمومان ئەو ڕاستیە بزانین بەڕێزان کە هاوسەرگیریە کرێ، ینی دوو کەسێتی جیاواز پێکەوە لە خانوویەک ئاژین. دوو کەسێتی جیاواز لەبەرەوە ئەبێ ئەو کچ و کوڕانە ئەو خەیاڵە لە مێشکیان دەرکەن کاتێکە شووەکەن یا ژنێنن ئیتر تەواو ئەچنە بەهەشتەوە. چەند یەکتریان خۆش بێ لە فترەی دەستگیرانیە چەند پێکەوە تەبابن، ئەبێ حسابی ئەوە بکەن دوای هاوسەرگیری کێشە هەر دروستە بێت. ئەو کێشانەی خێزان پێڵێن خوێی چێشت، واتە چۆن هیچ خواردنێک بەبێ خوێ تامی نییە، زۆریشی تێکەی خراپە، ژیانی خێزانی ژەگەر دەنگەدەنگی تیان نەبێ و ململانێ و کێشە لە بینی ژن و مێردا نەبێ، ینی خێزانی ئەسڵەن مانایە مجامەلی یەکتریەکەن، مانەوە نیفاق و دووڕووی هەیە. بەڵام گرنگەوەیە کاتێک کە ئێمە لە ناو خێزانە تووشی کێشە ئەبین، بە عاقڵانە بە شێوەیەکی زانستیانە کێشەکان چارەسەرکەین، نێڵین گەورە ببێت. ئەجینا ئەوە نییە بڵێ ژیانی کەس بۆ گوڵڕێژ کرابێ بۆ هەموو کەسێک بڵێ تەواو کە ئینسان هاوسەرگیری کرێت چێتە باشتەوە، نەخێر. چە دوو کەسێتی جیاوازن بەڕێزان، جەنابە بەڕێزە هاوسەرگیریەکەی تۆ بە شێوەیە پەروەردەکراوی، بیرکردنەوە و حەز و ئارەزوەکانە شێوازی ژیانە بە شێوەیە بۆ جیاوازە لەو خوشکەی کە ئەیهێنی. ئەم خوشکە بەڕێزە هاوسەرگیریە کات، ئەکیت بیرکردنەوەی لە مناڵیەوانێ بە جۆرێ پەروەردەکراوە لە ناو مێشکیا کۆمەڵی حەز و ئارەزوو بیر و باوەڕ هەیە، ئایدۆلۆجیە لێکدانێ جیاوازە لەو پیاوەی کە شووی پێکات. اینجا ئەگەر ئەم دوانە لێک تێنەگەن، شارەزای یەکتری نەبن، کێشە دروستە بێت. جا ئێمە قسە لەسەرەوەکەن چۆن شارەزای یەکتری بن، چۆن زاڵ بن بەسەر کێشەکانە. یەکەم شت بەڕێزان قۆناغی دەستگیرانی زۆر گرنگە، بەداخەوە لای ئێمە وەکو پێویست گرنگی پێ نەیداوە. من زۆر کە ئەناسم تووشی تەلاق و لێکجیابوونەوە بووە، ئەگوو پیاوەکەم ڕەزیل بوو، پیاوەکەم دڵی پیس بوو، پیاوەکەم دیکتاتۆر بوو، لێ ئەیام جنێویە. ئەیوتم باشە لە قۆناغی دەستگیرانیە نەوزانی ناوەڵا قۆناغی دەستگیرانی هەر کە داوای کردم زمانی ئەوە لوز بوو تیان سانێکی باشە مووی دوای هەفتەیە گواستمەوە. ئەوە یەکێکە لە غەڵەتەکان بەڕێزان. بۆچی فترەی خوتوبەیە قۆناغی دەستگیرانی دانراوە؟ بۆ ئەوەی شارەزای یەکتری بن. زۆر گرنگە. بۆیە ئێمە داواکارین لە کوڕ و کچەکانمان کەس بە پەلە شوو نەکا و ژن نەهێنێ. کچێکە دیاری و کردووە پیرۆزە بێ، کوڕێکە دیاری و کردووە تەوێ شووی پێ بکەی خێر لێبینی. بەڵام ئەمە ئینسانە، ئەزانن لە ناو ئینسانە چەنەها کەسێتی هەیە. کاکە هەندێک کەسێتیمانێ کەسێتی ماسۆشیە، یعنی لە تەعزیبان و لە زەد سوکایەتی پێکردنی خۆی لە زەد وەرەگرێت، پێڵەوە دەرناچێت. کەسانمانێ کەسانی سادین، یعنی ئللا بێت تەعزیبی بەرامبەرەکە بە و ئازاری بە اینجا تام و چێژ وەرەگرێت. کەسانمانێ کەسانی خەمۆکن، بەردەوام غەمبان و باپۆڕەکان غەرق بووە. کەسانمانێ کەسانی قەلەقن، دایمەن لە دڵ ڕاوچێیان بە گومانن، شەکاکن، گومانیان هەیە. کەسانمانێ کەسانی وەسواسە، دڵی پیسە، ئەمە ئەکە ئەمە تۆ چوزانی لە میسانەیە ئەگەر ماوەیە دەستگیرانی شارەزای نەبیت. بۆیە فتەی دەستگیرانی من ناڵێم قۆناغی دەستگیرانی تەواو لە 100% شارەزای ئەم پیاوە ئەبی ئەم ژنابی، بەڵام هەندێک شت دەرەکەوێت. بۆ نمونە تۆ مامەڵی لەگەڵاکەی 6 مانگ 7 مانگ ئەکی دەرەکەوێت ڕەزیل بێ، دڵی پیس بێ، غیرە بکات، چی بکات، ئەتوانی لێرە هەڵوێستەیە بکەیت. ئایا لەگەڵ ئەم ژنە بەردەوامە بی، لەگەڵ ئەم پیاوە بەردەوامە بی، یاخود وازی لێنی. باشترین شتەوەی بەڕێزان کە بۆ کوڕەکە یا کچەکە دەرکەوت ئەم کەسەی هەڵی بژاردووە، کۆمەڵێ خاصیت و سیفاتی تیام ناگوجێ لەگەڵیا. وەڵی لە قۆناغی دەستگیرانیە لێک جیابنەوە باشترە، هێشتا مەصرف نەکراوە، هێشتا شووی نەکردووە، هێشتا مناڵ نەکەوتۆتە بینەوە. خەڵک کەیە 3 مناڵ 4 مناڵین جاوە تەلاق و لێک جیابنەوە خۆمە کوژم، ئەی بۆ ئەوڵا وتمە بەشکم باش بێ، ئەڵێ لە یەکەم ڕۆژەوە بووە. کەسێکا کەم سیفات و خەسڵەتانەی هەبێ وا بە ئاسانی باش نابێت، بەس تۆژە بێ سەبر و تەحەمولی هەبوایە، تۆژە بواە دەورێکی هەبوایە بۆ عەلەقەل گۆڕینی ئەم کەسە. بارحاڵ یەکەم خاڵ دوای دەستگیرانی بەڕێزان
گرنگە ئەم دوو کەسە لە یەکەوە نزیک بن ئەین لە تەمەنە یعنی هەندێک کەسێ بۆ بەرژەوەندی بۆ مەسلحەت شووەکە تەمەنی 20 ساڵە شو بە یەکێکەکە 6 ساڵە 50 ساڵە 40 ساڵە ئەمە هەموو هەیە 20 ساڵ 30 ساڵ فەرقێ لە بینیانە ئەمە شووی کردووە بۆی قەسری هەیە بچێتە ناو قەسرێکەوە ئەمە چوویتە ناو قەسرەوە گورە بەڕێزەکەم دوای ساڵی لێ بێزارە بی قەسرەکە بێ بە جەهەنەم خۆ بولبولی لە قەفەزی ئاڵتونیا داینێ پەڕ و باڵی خۆی دەرێنێ ویستوێتی وەڵا ئاڵتونی هەبێ ئەمە 50 کیلۆ ئاڵتونیان نایتێ بەڵام توای سەیرەکەی لە دۆزەخە کاژی ئاڵتون چی فریاد دەکەوێ وەڵا سیارەی هەبێ من باشترین سیارێک کەواتە بەڕێزان هەموو ئەو خێزانانەی کە بۆ بەرژەوەندی ژنەکە یا پیاوەکە شووەکە بۆ مەسلحەت یا بۆی پلەپایەکی دەستکەوێ یا هەتا دوای یعنی بە مەبەستی هاوسەرگیری نەبووە ئەمە کارە ساتی لە دوایە قەت بەختەوە نابی خێزانە چونکە تەمەنەکەیان زۆرە بۆ نمونە لەلایەنی ڕۆشنبیریەوە دوور بن خریجێکی زانکۆیە چۆ نەخوێنەواری کێناوە قەی ناکەیت با خریجی عدادی بێ متەوەسە بێ چونکە بیرکردنەوەیان جیاوازە بێ والله لەسەر ڕەنگی ئەو پەردانە کێشیان بۆ دروستە بێ لەسەر تەلەڤیزۆن سەیرکردنی بەرنامەکان کێشیان بۆ دروستە بێ بۆیە هەموو توێژینەوەکان ئەڵێن ئەبێ ئەم دوو هاوسەرەک پێشەوە هاوسەرگیری بکەن نزیک بن لە تەمەن نزیک بن لە ئاسی ڕۆشنبیری ناڵم وەکو یەک بن نزیک بن فەرق و جیاوازی زۆر نەبێت بۆیە ئاگاتان لێبێ کوڕ و کچەکانتان کە بە شوێن یا ژنێنن حسابی کە چی بۆ ئەهێنی لەلایەنی کۆمەڵایەتی بە نزیک بن لە یەکەوە بەڕێزان من زۆر خێزان نەزانم کوڕەکە کچەکەی زۆر خۆشویستوە کچەکە کوڕەکەی زۆر خۆشویستوە بەڵام کێشەیەکە بۆ عایلەی کچەکە دەوڵەمەند بوو بۆ نمونە هەموو ڕۆژە تعلیقیان لە دایک و باوکی کوڕەکەیەوە لا دین و مسەقەف نین و نازانن قسە بکەن و ئەمەوان ئەم کوڕە هەموو ڕۆژی هەستی بریندارە بێ ئەچن بۆ حەفلەیە شتێکە بێ بە سووک سەیریانەکەن ئەچن سەردانێکیانەکەن بۆ قسەی حەلەق و مەلەقەکەن ئەم دایک و باوکەی تر چ دڵێکیان خۆش بێ کوڕەکەیان چی گێناو با بووکەکەشیان مەلایکەت بێ بەس کە سوکاری بووکە وازنایەن بۆیە تا ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیمان نزیک بێ ئەو نێ لەگەڵ خزم و کەسی خۆتە لەگەڵ دراوسەی خۆتە لەگەڵ یەکێکان نزیک بن لانی کۆمەڵاتەوە بەس جیاوازێکی زۆر هەبێ ئەو لە تەبقەیەکی ئیجتیماعی بەرزە بیرکردنەوەی جیاوازە تۆ کچێکی بۆ کوڕەکە و هێناوە هەموو هەفتەی باوکو و دایکی ئیمکانیەتیانە بردویانە لە دەرەوە 2 جار 3 جار نانی خواردەوە ئێستا لێرە دانانیشە خواردن بۆ کوڕەکە گاڵێ بم بەرە دەرەوە یەڵە هەفتەی 2 جار ئیمکانیەتی لەکوێ هەیە هەموو ڕۆژێ وەکو ماڵی خێزانەکە ئەمەی کێشەکانە بەڕێزان چەند کوڕ و کچەکە یەکتریان خۆش بێم کێشانە دروستە بن کەواتە خاڵی سەرکەوتن ئەوەیە جارێ بناغەکە تۆ بینایە دروست دەکەی بەڕێزان ئەم بینایە دروست دەکەی ئەگەر ئاسێکی بەقوەتی هەبێ پایەکانی بەقوەت بێ شیشی تەواو و کۆنکریتی تەواوی لێ مەترسا چەند قاتی لەسەرەکەی بەس ئەگەر بنەماکەی ئەساسەکەی فشەڵ بوو شیش و چیمەنتۆ و پێداویستی وەکو پێویست بینا نەبوو بەپێی مەرجەکانی با بڵێن موهەندیس و ئەندازیان نەبوو هەرە سێنێ هەر ڕۆژی لەلایەکەوە تەقێ و درزە بە خێزانی ژاوای بەڕێزان ئەمانە بنەماکانی کۆڵەکەکانی یەکتر ئەبێ ئەم ژن و مێردە شارەزای حەز و ئارەزووەکانی یەکتری بن شارەزای خاڵە بەهێز و لاوازەکان من ئەبێ بزانم هاوسەرەکەم ڕقی لە چییە شارەزایە بی تۆ لەگەڵ یاژی خۆ ڕۆژێ نیە و 2 ڕۆژ نیە و ساڵێ نیە و 2 نییە من کە بزانم خێزانەکەم بەمە بێزارە بێ نابێ بیڵم بۆ ئەوی هەستی بریندار نەکەم من لە ماڵان دانیشتم بڕاتان هەبێ برادەر و دۆست بۆ چوین پیاوەکە لەبەر چاوی ژنەکەی لە ئەڵڵا ئەو تۆ سەیری وەسیلە ئەوە ژنە بەس ئەمە یعنی چی من کە پیاو بووم پێم ناخۆش بوو چکە هەستمە کرد ئیهانی ژنەکەی دەکات ئەم ژنە چۆن قبوڵەکە ئەم کابرا لەوانەیە بە نەزانی بێ بە ناڕۆشنبیری بێم قسەیە بکە یا لە دەمی هاتوێتە دەر بەڵام نازانێت چەند کاریگەرە لەسەر دڵ و دەرونی خێزانەکەی ئەمە میوان دانیشتووە ئەم ژنە چیەڵێ کە تۆ پیاوێ ئەڵێ ئەڵڵا ئەوە ژنە یعنی چی یعنی ژنەکەی من ژن نییە وا ئەگەیەنێ بتەوێ نەتەوێ ئەم قسەیە بۆ ئەەکەی ئەگەر تۆ لە ناو دڵ و دەرو ناشتی واشەی بۆ هەستی خێزانەکە و بریندارەکەی بۆ لە بەرچاوی میوانەیڵێ کەواتە بەڕێزان زۆر والله ئەگەر ژن مراعاتی پیاوەکەی بکە بزانێ پیاوەکەی بە چی ئیزعاجە بێ باسی نەکا مەسەلەن جاری وا هەیە ئەم ئافرەتە مناڵی نابێت تر خۆمە ژیانەوە هەموو شتێکی تیا هەیە ناکرێن پیاوم خەسوە هەموو ڕۆژێ باسی مناڵ بکەن یەخە تۆ هەستی بریندارەکەی خۆم ئافرەتە گوناحی نییە یا هەر کچیە بێت خەسوو یا پیاوەکەی بەختی منی ژنم هەیە ئێمەش بووکمان هەیە ئەوەتە فڵان کەس دوان و سیانێ بێ هەمووی کوڕە ئێوە ئەزانن بەڕێزان کاتێک کە ژن
کوڕی نابێ خەتاکە هیچەیە خەتاکەی پیاوە کوڕ ژنەکە نییە ئەوە شتی علمیە بەڕێزان چونکە کچ ئێمە هەموو کەسێک دروستبوونی ئینسان هێلکۆکەیەکی دایکە بە سپێر تۆی پیاوە پێی دەرێنێ هێلکۆکەکە 23 تاک کرۆمۆسۆمی تایە لە یەکەوە بۆ 22 خاصیەتی جسمی نەقڵەکەن ڕەنگی چاو باڵا و قژ و کۆمەڵە سیفاتی تر 23 هەمین توخمی مناڵەکە دیارەکە ئەوەی لای ئافرەتە هەردووشی وەکو ئێکسی لاتینی وای ئینگلیزی بەڵام ئەوەی لای پیاوەوەیە کە توخمەکەی دیارەکە ڕقم 23 وەکو ئێکس و وەکو وای وایە ئەوەی کە کوڕ دروستەکە وایەکەیە کە لە لای پیاوەوەیە چونکە ئافرەت هەر کامێکیان بێ هەر ئێکسە ئەگەر ئێکسیش لای پیاوەوە هاو کچ دەرەچێ ئێکس لای پیاوە هاتو لای دایکەشەر ئێکزیە کچ دەرەچێ بەڵام ئەگەر وایەکە لای پیاوە هاو ئێکسەکە لە لای ژنەوە هاو کوڕ دەرەچێ کەواتە چێ بەرپرسە لەوەی توخمی مناڵ کوڕ دەرچێ باوک لە کاتێکا خەسوو پیاوەکە هجوومەکە لەسەر ژنەکە وەڵا کوڕی نابێ ئەگەر عەدالەت هەبوایە ئەگەر حەق هەبوایە ئەبوایە دایکی بووکێ و بووکێ بکەوتنە تەقە و بیان تا کوڕەکە و کوڕی نابێ خۆی عەکس بۆتەوە مشتەکات ئێمە نە ئەڵێن با بووکێ قسە بکات نە دایکی بوو زاواز و نەزاواز قسە بکەن هەستی یەک بریندار مەکەن قسمەت و نسیبە ئیتر خۆ وەڵڵا جاری وا هەیە بەڕێزان دایک و باوک لێیە قەومێ لە پەنای کچەکەیە جێ بێتەوە وەڵڵاهی زۆر جار کچ بەختەوەرترە لە کوڕ من قسەی حاکمێک برادەرێکمە چاوپێکەوتنێکیان لەگەڵا کرد بوو وتی 27 ساڵە من لە مەحکەمە قازیم ڕۆژێک کچێکم نەبینی شکات لە دایک و باوکی بکە بەس سەدان کوڕم بینیوە کچ بە ڕەحمە کچ زۆر شتێ نایکات ئێ باشە تۆ لەلایەکەوە کچ باشیەکەی زیاترە لە کوڕ لەلایەکتری شەوانێ باوکەکە مەسوولەکە چی تۆ کێشە بۆ خێزان و بۆ خۆ دروستەکەی بۆیە هیوادارین لە هەموو دایک و باوکێک لە هەموو خەس و خەزورێک کێشە بۆ خێزان بۆ کوڕکچەکانیان دروست نەکەن لەبەرەوەی کوڕ بەرپرسە و ئەگەر بەرپرسیش بێ خۆ گوناحی پیاوەکەش نییە تەواو وای هات یەکی ساتۆ من چی بکەم لێی گەڕێەوە حکمەتێکی لاهی ئەزان لە سین ئێسا گەورەترین کێشەیان چییە لە سین چکە نایڵن لە مناڵی زیاتر بێ دوای لاندی حاڵەت تاڵن دوو مناڵ لە مناڵی زیاتر نابێت کە زۆرن ئەوا بن بە نزیکەی چەند 7 میلیارد نازانم چەندەوە بە 3 میلیارە 4 میلیارد زۆر زۆر نیوەی عالەمە بن لەوێ ئێستا زۆر بەشی مادەمەڵە یەک مناڵم هەبێ زۆربەی ئەوەی کچ بێ لە ناویە بن بەس کوڕ ئێستا گەورەترین کێشەی خەڵکی سڕین چییە ژنیان دەست ناکەوێت کچ کەمە کوڕەکانیان نازان چێ بێنن ئەزمەی ژنە کچە مەبەستم لێرە چێ بەڕێزان ئێمە زۆر جار بە نەزانی خۆمان بە ناڕۆشنبیری خۆمان کێشە دروستەکەین یەکێکی ترەوەی کە بەدبەختی بۆ خێزانێنێ تەداخلی کەسی سێمە بۆ ئێمە داوا لە هەموو خەس و خەزوورێکەکەین تەداخلی کچەکە و کوڕەکانیان نەکەن بووکەکانیان نەکەن چێکە تەڕەفی سێم بەشدار بوو کێشە دروستەوێ بەڕێزان و لە هەمان کاتیشە زۆر گرنگە کچ و کوڕ ئەوەندە کەسێتیان بەهێز بێ کێشەکان خۆیان چارەسەری بکەن نەک بە بچووکترین شت بیبن بۆ لای دایک و باوکیان زۆر جارەوانی کە تەلاق و لێکجابوونەوە کە لەگەڵیانە قسەمان کردووە چاوپێکوتمان لەگەڵا کردوون سین دەرکەوتووە کەسێتی یا ژنەکە یا پیاوەکە لاوازە هەر شتێ بۆ ڕای کردو بۆ لای دایکی ڕای کردو بۆ لای باوکی شتەکەی بۆ وتووە وڵا ژنەکەم وایە وڵا پیاوەکەم وایە ئەمە وایە دائیمەن بەڕێزان کە تەڕەفی سێمیش ئاینی سێم بەشداری کرد کێشەکە ئاڵۆزە بێت چونکە مستەحیلە هیچ کەسێکیان محاید و بێلایەن بن لەوانەیە بێن بۆ لای من و تۆ کەسی سێم بێلایەن بێ بەڵام پسپۆڕیش بێ بزانێ قسەی تیا بکات بەڵام دایک و باوک قەت بێلایەن نین بەدەست خۆیان نییە چە کاتێک کچەکە چێ بۆ لای دایک و باوکی گلەیەکە ئەکیدەم دایک و باوکە کچەکەشیان لەسەر حەق نەبێت هەر لایەنی ئەوەگرن بۆ کێشە دروستەکەن اینجا هەر ژن و مێردێ لاواز بوون کەسێتیان تەمەنیان بچووک بوو خبرەیان نەبوو نەیانتوانی کێشەکانی خۆیان چارەسەرکەن کە پەنایان بر بۆ کەسوکاریان ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی بەدبەختی بۆ خێزانە بۆ یەکاڵین یەکێ باج نەبێ عمری بێ 20 ساڵ 22 ساڵ هیچ نەبێ ئەو کاتە ژن بێنێ شووکە تۆ یەکێکە 15 ساڵە 14 ساڵە 16 ساڵە هێشتا پێ نەگەیشتووە خۆی هێشتا مڕاهقە خبرەی نییە ئاخر ئەمە کە ژنی بۆ هێنی هەر خۆی کۆمەڵی کێشەی هەیە خۆی کۆنتترۆلی خۆی بۆ ناکرێت ئێستا چۆن کێشەی خێزانی بۆ چارەسەرەکرێت
ئەمە یەکێکە لە هۆکارەکان. یەکتر بەڕێزان لە هۆکارەکان ئەبێ ئێمە ئاگامان لەوە بێت ژن سایکۆلۆجیەتێکی پیا و سایکۆلۆجیەتێکیە. بەداخەوە ئەتوانم بڵێم ئەگەر نەڵێم لە 100% لە 95 ژن و پیاوی ئێمە سایکۆلۆجی بەرامبەرەکە نازانێت. ئێمە هەوڵی ئینشەڵڵا حەڵقەیە بەس بۆ ئەوە تەرخان بکەین سایکۆلۆجی ژن و پیا. من لە کتێبێکا بە ناوی سایکۆلۆجی ژن و پیا و باسی جیاوازیەکانم کردووە. بەڕێزان ژن کۆمەڵایەتیە، زۆر حەز بە خزم و کەس و ماڵ و شەکە، پیا و ئەچێتەوە ئەشکەوتەکەی خۆی. لەبەرەوە ژنی ژەمەنگە بۆڵە نەکەوە هاوارکە دەوەرە با بڕین بۆ ماڵی دایکی، با بڕۆین بۆ ماڵی دایکم، با بڕۆین بۆ سەیران، بڕۆین بۆوێ. پیا و تەبیعەتی وایە زۆر ناچێتە دەرەوە، زۆر حەزی لە شت نییە. من دەیان جاروتومە لەگەڵ هاوسەرەکە چیتی دەدەتەوە دەرەوە ئەبێ پێشبینیەوە کەی لە دوکانی یەکەم لەگەڵتە لە دووەم ئەگەر بەجێ لە سێم بەجێتێڵە چکە پیا و تااقەتی نییە 12 دوکان بگەڕێ، بەڵام ژن 10 دوکانی ژەگەڕێ تا شتێگەکڕێ. ژن پەڕەی سپێ خوێنێتەوە بەڕێزان، حاسەی شەشەمی هەیە، حەساسە، پیاو ئەوانەی نییە. پیاو یەتە ماڵەوە بێدەنگە چێتەوە شکەوتەکەی خۆی، بەڵام ژن حەزەکە مناقەشە و گفتوگۆ. زۆر گرنگە بەڕێزان ئێمە چەند تەمەنمان گەورە بێ ببین بە 90 ساڵیش پێمان خۆشە یەکێ دەستخۆشیمان لێ بکە، پێمان خۆشە ڕێزمان بگرن. لەبەرەوە ژن و مێرد زۆر گرنگە. من دەیان ژنمان بینیوە کێشەی خێزانیان هەبووە، باسی معانات و کێشە و گرفتەکانی خۆی کردووە. ئەڵم باشەمە بۆ دانانیشی لەگەڵ هاوسەرەکە تا گفتوگۆی لەگەڵکەی ئەڵێ کاتی نییە، کاتم بۆ تەرخان ناکە، هەر خەریکی ئیش و کارە. باشە پیاو ئیش و کاری بۆ چی ئەگەر خێزانەکەی چکە هەموو کێشەیەکە هەبێ لە دەرەوە هاتیتە ماڵەوە بەڕێزان لە ماڵەوە کێشە و نەبوو لەگەڵ هاوسەرەکەدا بەختەوەر هەمووی بیرەچێتەوە. زۆر گرنگە بەڕێزان کات بۆ یەکتی تەرخان بکەن، زۆر مهمە. من نازام ئەم هەموو کاتە 24 سەعاتمان هەیە، ئەمە بۆ ئەم پیاوە کاتی هەیە ئەڕوا لە چاخانە دائنیشێ، لە کافتریا دائنیشێ، لەگەڵ هاوڕێکانی دانیشێ بە سەعات، بۆ کاتی نییە لە شەو ڕۆژێکە سەعاتێ بۆ خێزانەکەی دانیە قسەی لەگەڵا بکە، ئەمڕۆ چی بۆ مناڵەکان کێشەیە، ئەوی ژنەکە لە ناو دڵ و دەرونیا پڕ بووە باسی بکە. چکە نەمانوت بەڕێزان کێشەکان هەموو کێشە گەورەکان لە بچووکەوە دەست پێکەن. هیچ کێشەیەکی خێزانی گەورە نییە کاگاتە تەلاق و لێکجابوونەوە گەشتێکی بچووک نەبوو بێ. بەڵام چونکە هەرماوەتەوە ژنەکە هەر لە ناو کۆی کردوێتەوە، پیاوەکە لە ناو کۆی کردوێتەوە، کۆبۆتەوە تا تەقێتەوە. بەڵام ئەگەر شتە بچووکانە ئێمە دانیشین لەگەڵ هاوسەرەکانمانە بۆ یەکتری باس بکەین، مناقەشەی بکەین، گفتوگۆی لەسەر بکەین، بڕواتان هەبێ زوو چارەسەری مشکلەکانەکرێ. زۆر شتەیە ژن لە دڵ یەکرێڵە پیاوەکەم وایە لە کاتێکا وانە پیاوەکە بە ژنەکە وا تێگەشتەوە. ئەمە گەرەگەر پیاوە دانیشتا لەگەڵ یا و ژنەکە ئەمەی لە دڵیا دەری بڕیایە و پیاوەکە بۆی ڕوون کردایە و شتەکانی بۆ باس کردا کێشەکە حەلە بوو. بەڵام ئەو دانانیشەڵە تەواو وایە ئەو وا ناکە. بۆیە بەڕێزان گرنگە بۆ هەمووتان بۆ ئەو بینەرە بەڕێزانە دانیشین لە شەو ڕۆژێکە کاتێکدا بنێن قسە لەگەڵ یەکتری بکەین. ئێستا ئەم فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیانە کێشەیەکی تریشی بۆ دروستکردنەوەیش کاتەکانی زۆرە بە. جاران میوانە هاو داوای بەرماڵیە کرێ گوت خوا قیبلە ڕووی لە کوێ با نوێژەکەم کە ئێستا داوای پاسوەردەکە و لێکا بۆی جا کاکە کە تۆ هاتووە ئینتەرنێتگەی لە ماڵی خۆ بکردات دانیشە با قسە بکەین، با باسی دەردی دڵمان بکەین، باسیێن بار و دۆخە بکەین، با تو مناقەشە و گفتوگۆ بکەین. ئاخر ئەمە ژێچەکە لە کێشەکانمان بەڕێزان. بڕۆ لە ماڵە دانیشتۆ کە کارەبا ئەبڕێ مەگەر 5 دقەیە دوو بەیەکەوە قسە بکەین. ئەجینا هەر یەکە بۆ خۆی دانیشتۆ چک واکە و کەس ئاگای لەویتر نییە. ئێمە چ ماڵێکە بەڕێزان؟ ماڵە بێ بەختەوەر بێ نابێ ماڵ. ئێمە بۆیە یەکێک لە خاڵە گرنگەکانەوەی بەڕێزان کە ئێمە ماڵەکانمان بەختەوەر کەین نەک ماڵی جاڵجاڵۆکە بێ. زۆر ماڵ هەیە بەڕێزان بۆ بە ماڵی جاڵجاڵۆکە. خوا لە قورئانە کە باسی ماڵی جاڵجاڵۆکەکە لە چیەوە هاتووە؟ زەعیفترین لاواسترین ماڵی جاڵجاڵۆکەیە. بەفوویە ئەڕوخێ. اینجا خۆی حکمەتەکەش لە چییە کێ ماڵین خێزان بەختەوەر بێ و ماڵی جاڵجاڵۆکە نەبێ؟ ماڵی جاڵجاڵۆکە بزانە چییە؟ مێیەکە دوای تەڵقیح بوون یەکسەر نێرەکەی خۆی کوژێت. ئێمە نامانەوێت ژن خیانەت لە پیاوەکەی بکە ماڵی جاڵجاڵۆکە بێ. لە ژووری نووستنە بەیەکەوە خەوتون بەڵام دڵی لە شوێنێکی تر بێ. بەداخەوە خیانەتی زەوجی با بڵێن ژن بێ یا پیاو بێ زۆر بۆ لە کۆمەڵگاکەمان. بە بڕوای من بە شەرەفترین ژن و پیاو ئەوەیە کە بێکەوە نەگوجات داوای تەلاق و لێک جابنەوە نەخیانەتی لە بکە لەگەڵ لە ماڵێکا بێ. خەتەرترین شدەوەیە تۆ مادەم بە پیاوە ڕازینی داوای تەلاقی لێ بکە تاو. بەڵام نەک لەگەڵ یابیت و
چی خیانەتی لێ بکەیت ئەوە دۆڕانی هەموو لایەکە طبعا هەموو خیانەتانە کەشفە بن بەڕێزان هیچ شتێک ناڕوا هەتایە ئەو کاتە ڕوو لە چیەکەی ئەی تۆ دایکە هەیە باوکە هەیە ئەم خیانەتاکەی ئەی بۆ بیری لە ئەخلاقیێوان نەکردەوە بیری لە شەرەفیێوان نەکردەوە بیری لە جە کەواتە بەڕێزان ئەمە ماڵی جاڵجاڵۆکەیە یەکتر لە کێشەکانی ماڵی جاڵجاڵۆکە بەڕێزان چییە دوایی بێچۆکانی دایکەکەیان نەکوژن ئەوە صفاتی ئەوە صفاتی ئەوانەیە اینجا کەونە گیانی یەکتری ئایا ئێمە مناڵەکانمان ڕێزمان بگرن یاخود چاڵمان بۆ هەڵکەنن شەڕەجنێومان لەگەڵا بکەن ئایا مناڵەکانمان من بە دوژمنی یەکتری یا برای یەکتری بن بۆیە بەڕێزانم هەمووی پەروەردەی ئێمە ئەتوانین من لەگەڵ هاوسەرەکەمە ئەگەر ڕێزی بگرم و شێوازێکی دروستی لەگەڵا بەکاربێن مناڵەکانی چاو لە ئێماکەن بۆیە خاڵێکی تر کە خەتەرە ئەوەیە ژن و پیا و لە بەرچاوی مناڵەکانیان دایمەن شەڕەجنێو بکەن و قسە بە یەکتری بڵێن زۆر گرنگە بەڕێزان ژن و پیا و کێشەشیان هەبێ نێڵن لە بەرچاوی مناڵەکانیان باسی نەکەن بەڕێزان سەیرەکەی پیاوە مناڵەکانی دانیشتۆ جنێو بە ژنەکەیە ئەو جنێو بە پیاوەکەیە ئەو لێ ئەوە ئەی پاشە ئەمە چ خێز ئەمە ماڵی جاڵجاڵۆکەی بەڕێزان تۆ تەسەور چییە کە مناڵە و چی دەرچێ اینجا زۆربەی ئەوانی تووشی تەلاق و لێک جیابوونەوە بن لە کە گەورە ئابن لەو خێزانانەوە هاتوون کە هەمووی کێشەی تیا بۆ ژن ڕێزی پیاوی نەگرتۆ پیاو ڕێزی ژنی نەگرتۆ سوکایەتیان بە یەکتری کردووە ئیهانەی یەکتریان کردووە ئەمە خاڵێکی زۆر مەترسیدارە بۆیە لە هەر خێزانێکە گەشتە شەڕەجنێ و لێدان وردە بەختەوەری لەو خێزانە ماڵاوایی یەکات کاکە من کێشەمان نەبێ بۆیە لە کێشەی خێزانیە پێویستە هەردووکمان براوە بین پەروەردەی نوێ ئەمەیە هاوسەرگیری بەختەوەر ئەمەیە ئەڵێ لەگەڵ ژنەکەتا کێشە و هەیە کارێکی وا مەکە خۆ فەڕسکەی بەسەریا بەس شتەکانی تۆ جێبەجێ بێ با هەندێک لە شتەکانی ئەویش جێبەجێ بێ هەندێک لە شتەکانی تۆ یعنی مناقەشە و گفتوگۆ دانوستان دان یعنی تۆ ئەیەی هەندێک شت لە بەرامبەر پێدانی ئەو وەستان لی وەرەگری بەڵام حتا لە بینی حیزبەکانیشا لە بینی دەوڵەتەکانیشا یەکێ خۆی بە دۆڕا و بزانێ یەکێ براوە دوایی ئەو ئیتیفاقی جێبەجێ ناکرێت بۆیە بێ هەردووکیان خۆیان بە براوە بزانن بۆیە دەکرێت لەگەڵ خێزانەکانمانە کێشەمان هەبێت بەڵام من هەندێک تەنازولەکەم ئەویش هەندێک تەنازولەکە من هەندێک تەنازولەکەم ئەو هەندێک تەنازولەکە بەرژەوەندی مناڵەکانمان مهمترە بۆیە ئەبێ لێبوردەمان هەبێ بەداخەوەندێک کەسەیە پیاوەکە ئازایەتیەکە کە هەموو شتێکی فەڕز کرد بەسەر ژنەکەی ئاڵێت تەواو هەموو شتێکم بەسەرا فەڕز کرد ئەو ژنە چۆن بەختەوە دەبێت لەو خێزانەیە یەکە هاوسەرەکە و هاوژینەکە و بەختەوە نەبوو تۆش بەختەوە نابێت بۆیە نابێت لە ناو خێزانە یەکێک بێ بە کەڵەگا بەسەر ئەوی ترا نابێ هەموو ڕای خۆی فەڕزکە ئەی بۆڵێن هاوسەر هاوژین یعنی لە یەک مستەوایە ئێناکرێ پیاو هەموو شتەکانی خۆی جێبەجێبکە ژنەکەش بێ بە کارەکەری ئەمیش ئاغا بێ مستحیل لەو خێزانە بەختەوە بێ ڕاستە ئەڕوا ژیانەکە شتێکی بەڕزان لەلایەنی دەرونیەوە پێڵەن تەلاقی دەرونی لێکجابوونەوەی دەرونی ڕاستەم ژن و پیاوە لێکجا نەبوونەتەوە بە ڕسمی لە دادگا بەڵام هەر یەکە لە ژوورێکە خەوێ هەرچی پێی بڵێ پەیوەندی هاوسەرگیری لە نێوانیانە نییە بەس لێکجا نەبوو نەتەوانێت بە ڕسمی لەبەرەوەڵێ مناڵمان گەورەیە یا بادایک خەڵک پێمان خۆش نەبێ نازام چی بەڵام تەلاق هەر هەیە لەو خێزانە بەڵام تەلاقی دەرونیە لەلایەنی دەرونی و لێکجا بوونەتەوە ئەمە چۆن بەختەوەرە بێم خێزانە ئەم ژنە پێداویستیان پێوە پێداویستی هەیە لەبەرەوە باشتر وایە بێ بە تەلاقی ڕسمی و هەر یەکە و ژیانی خۆی ڕێچکەی تر و ژیانێکی نوێ هەڵبژێرێ بۆیە بەڕێزان یەکێک لەو خاڵانەی کە بەختەوەری لە خێزان ناهێڵێ ئەم شەڕ و ئاژاوە و شەڕەجنێ و سوکایەتی ژن و پیاوە لە بەرتاوی یەکترە وڵا کێشەکان ئەگەرەوە ئاڵۆزن و بێتان حەل ناکرێت لێک جابنەوە تەواو ڕێگە خۆش ڕێی پێیاوە ئەبغەض الحەلال تەلاق ینی قێزەوەترین حەڵاڵەکان حەڵاڵە بەس قێزەونە شتێکی خۆش نییە بەڵام مادەم بەختەوەری بۆ خێزان بێنێ مادەم مناڵەکان ڕزگارەمێ لە شەڕ و ئاژاوە لێک جابنەوە بەڵام مەشتوانن چارەسەری کێشەکانیان بکەن نەتوانن مشکلەکانیان حەلکەن بەڵام کەسێتی ئەبێ ئەبێ ئەم ژنە کەسێتێکی بەهێزی هەبێ ئەم پیاوە کەسێتێکی بەهێزی هەبێ خاڵێکی تر کە بەختەوەری بۆ خێزانێنێ بەڕێزان ئەوی ژەوەیە کاتێک کە ڕوبەڕووی کێشە ئەبینەوە لەگەڵ هاوسەرەکانمانە هجووم بکەینە سەر ڕەفتارە هەڵەکە من هەموو جارێ ئەیڵێم هجووم مەکەنە سەر کەسێتی یەکتری بەڕێزان بەڕێزی لەگەڵ هاوسەرەکە و دەنگە هەیە لەسەر چییە لەسەر پەروەردەی مناڵە بۆ نمونە پیاوەکەی هیمال و کەم تەرخەمە تۆ قسە بە پیاوەکە و مەڵێ بڵێ پیاوێکی خراپی کە وتی پیاوێکی خراپی هجوومەکەی لەسەر کەسێتی ئەوی ژەڵێ نەوەڵا تۆ ژنێکی خراپی
پێی مەڵێ تۆ پیاوێکی فاشیلی ئەمە هجوومێکی لەسەر کەسێتی پێی مەڵێ تۆ پیاونی تۆ پێی مەڵێ تۆ نازانم چکەمە هجوومە هێڕشە بۆ سەر کەسێتی قەت ناگەنە نەتیجە بەختەوەری لەو خێزانەیە نامێنێ ئەی چی بڵێم ئەڵێ پێی بڵێ تۆ هاوسەری منی ئەگەر تۆم خۆشنەویستایە شوم بە تۆ ناکرد تۆ باوکی مناڵەکانمی من لێم قەومێت تۆ فریامەکەوی هەموو شتێکی جوانت تایە بەڵام کێشەکەی من و تۆ ئەوەیە شەو درەنگیتەوە ها کەسێتی هاوسەرەکە و پاراست بەڵام کێشەکە و دیاری کە شەو درەنگێتەوە بۆیە کێشەی بۆ دروست کردووی بەڵام یەکەم جار بوو کە شەو درەنگێتەوە تۆڵی پیاوێکی خراپی واوی لەبەر شەو درەنگەکەیە نە ئەوە کێشەکە ئاڵۆزەکە تۆ بیپارێزە بەس بڵێ کێشەی من و تۆیە شەو درەنگیتەوە خۆ من کارەکەت نیم لەم ماڵەیە ماڵە ئوتێل نییە تۆ بێت و تیا بخەوی ئەم ناڵانە پێویستیان بە تۆ هەیە من بە تەنیا دەرەقەتیان نایم کێشەمان هەیە کارەباکەت دەجار ئەو سێکتە دایرێتەوە من هەموو دەقێ ناتوانم سمە دەرجی یعنی کێشەکە دیاریکە ئێمە لە خێزان ئێمە هجوومەکەینە سەر کەسێتی یەکتری بۆیە کێشەکانمان حەل نابێ ئەبێ هجووم کەینە سەر ڕەفتارە هەڵەکە پیاوەکەش گلەی لە ژنەکەی هەیە پێی نەڵێ تۆ ژنێکی خراپی دوو لە ڕووی ئەوە بینەران لێ سەگ و سەگ بابی تۆ هەروابینا ئەمە هجووم بەسەر کەسێتی لێ قوبوڵ ناکات دەویست پەلامار دەیاتەوە قسە و پێڵێ یا خۆی خواتەوە و تووشی سەد کێشابێ پێی بڵێ تۆ هاوسەری منی تۆ دایکی مناڵەکانمی من ئەگە تۆم خۆش نەویستا تۆم ناکرد بە هاوسەری خۆم ئێمە هاوژین یەکین بەس گلەی یەکەم لەوەیە ئەبینم مناڵەکان ئێهمالێک کردووە خەریکی فەیسبووکەکەتی ئەها کەسێتی ژنەکەم پاراست بەڵام کێشەکەشم دەستنیشان کرد مناڵەکانم هێمال کراوە تۆ خەریکی فەیسبووکی ئەمە قابلی چارەسەرکردنە تۆ هەر خەریکی قسەکردنی لەگەڵ هاوڕێکانە تۆ کێشەکە و ئەمێ ناوماڵ پیس و چەپەڵە ئەرێ کاکە ئەم بەم گرانیە بەم ڕۆبامەعاشیە من ئەم گۆشتایانمەوە تۆی سووتێنی ئاگال لێی نییە ئەمە چەند جارم کێشتە و سووتان تۆ ئینسانێکی باشی بەڵام ئەمانە کێشەکانمە بەڕێزان بەوانم زۆربەی مشکلەکانمان حەلە بێ بەڵام ئێمە کێشەکان چیەکەین لاوە ئەنێین بەڵام هجوومەکەینە سەر کەسێتی یەکتری بۆیە قەت مشکلەکانمان حەل نابێ خاڵکی ترکە زۆر گرنگە لە نێوان ژن و مێردا کە هەبێت ئەوی ژەوەیە ڕێزی کەسوکاری یەکتری بگرین من زۆر خێزان کە گەشتۆ تەلاق و لێک جابوونەوە ئەڵێ پیاوەکەم مەگەر من کێشەیەکمە بێ ژنێ و بە دایک و باوکمە ئەوان لە قەبران مردون گوناحیان چییە تاوانە بەڕێزان ئەگەر من گوناحێکمە بێ کەس گوناح کۆڵی گوناحی کەسی تر هەڵ ناگرێت من گوناحمێ باوکم خەتای چییە دایکم خەتای چییە خوشک و برام خەتای چییە من گوناحەکەمە من غەڵەتەکەم بەرامبەر تۆ کردووە بۆ هجوومەکەی سەر دایک و باوکم تۆ غەڵەتەکە و کردووە بۆ من هجووم کەمە سەر دایک و باوک و خوشک و براو بەڕێزان لە زۆر خێزانە بەداخەوە کابرا ئاگای لەو دنیاە نییە یا ژنەکە نییە هجوومەکاتە سەر کەسوکاری یەکتری ئەمە چۆن ژیان بەختەوە دەبێت لەلایەکەوە لە جیاتی کێشەکە دەستنیشانکەی هجوومەکەی لەسەر کەسێتی مێردەکە لە جیاتی کێشەکە لە نێوان خۆتانە حەلکەن و هاوسەرەکە و بڵێ کەم تەرخەمی جنێو بە دایک و باو کەسوکاری تەبەن ئەویش جنێو بە کەسوکاری تۆیە ئەماکە جا لە کوردەواری ئەڵێنەوەی لێژێر بەڕێتە سەر بەڕە جا نفسی ئینسان ئەرزانی چۆنە بەڕێزان هەرەوەنگە بۆ گەناوەکەی دەرکەوت خەتەرترین شتە هەرچەنگ ئێمە شترمان زۆر ماوە بەڕێزان بەڵام کاتەکەمان ئەوەی کە بەشی یەکەمە قسەکردن لەسەر بابەتەکەی تەواو بوو ئێمە ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکەینەوە خزمەتیەوە پرسیارەکانی ئێوە وەرەگرین بە یەکەوە دەمەتەقی و گفتوگویەکەن هەمومان خێزانمان هەیە ئەکید ئێوەش خێزانتان هەیە کێشە لە ناو خێزانەکانمانە هەیە دراوسێ و کەسوکاتان کێشەی هەیە بە یەکەوە گفتوگویە بکەین بەشکم خزمەتێ بە و بینێران و بیسەران و بەخۆشمان بگەێنین سوود لە یەکتری وەرگرین عەقڵی دوو کەس باشتر لە یەکی سێ کەس باشترە لە دوان هیوادارم پرسیارەکانتان حازرکەن دوای ناوبڕەکە گفتوگۆ و دەمەتەقەیەکەکەین بەشکم ئینشاءالله بە سوودی هەموو لایەک تەواو بێ پاش کەمێکی تر دێنەوە خزمەتان ڕێزان دووبارە سڵاو لە بەشی دووەمی بەرنامەکە ئێستا دەستەکەین بە گفتوگۆ و دەمەتەقەی لەگەڵم میوانە عەزیزانەم خۆشەویستانە بە یەکەم جار کاگوشیار گیان فەرموو زۆر سپاس دکتۆر گیان وەڵام من ئەمێ شتێ بخەمەوە ڕووناو کۆمەڵگای ئێمە داخوازی و هەڵبژاردننی هاوسەر زیاتر لە ڕێگەی کەسانی ترەوەیە مەسەلا کەسێک بۆ کوڕەکە یا بۆ کچەکە دەنیشانەکرێ لە ڕێی کەسێکی غێری خۆیانەوە تەبەن ئەمەش لەگەڵ مەسەل کۆمەڵی وەسف کرا لەلایەن کەسانی ترەوە هەردووشیان بڕیار ئەدەن کە بڕیاریاندا هیچ فرسەتێک بۆ لێکشارەزابوون ناهێڵنەوە بۆ ئەو کوڕ و کچە یا بۆ ئەو ژن و پیاوە یەکسەر هەر لەگەڵ یەکەم قسەیە مارە ئەبڕێن کە مارە برا وەکو بەستنەوەیەکی زۆر
باش ئەیان بەستنەوە بەیەکەوە یعنی ئەگەر لە دواییە پەشێمانیەک یا تێبینیەک شتێک هەبێت لایەن هەر کامیچیانەوە پێیانڵێن تازە تۆ مارە کراوی تاوا تازە حەیامان ئەچێ قسە کراوە ڕیشتبی قسەی کردووە یعنی ئەمە بەڕێی من هۆکارێکی زۆر گرنگە بۆ لێک شارەزانە بوون یا بوونی کێشە لە بینی هاوسەرەکانە. زۆر سپاس کاک وشارجان فەرموو. وەڵاهی ئەو پرسیارە زۆر لە جێی خۆیەتی بۆیە ئەوە دوولایەنێ یەکەم من داواکارم لە هەموو دایک و باوکە بۆ ئەوەی مناڵەکانیان بەختەوەر بن بە زۆر بە شویان نێن و بە ژنیان بۆ نهێنن ئەوە خەتەرترین شتە هەر دایک و باوکەگەی و مناڵەکەی بەختەوەر بێ نابێ ئەو بچێت چکە ئەم کوڕە خۆی ژنێنێ خۆ باوکی ژن نایێنێ ئەم کچە خۆی شووەکە خۆ دایکی شو ناکە و خوشکی شو ناکە بۆ ئێوە گەورەترین غەڵەتی ئەو دایک و باوکانێ هەر لە سەرەتاوە فەشەلی خێزانی بۆ مناڵەکانیان نەنووسن کەواتە یەکەم داواکاری بۆ دایک و باوکە بە هیچ قەینا بۆی هی دەستنیشانی کا بڵێ ئەو کچە کچێکی باشە بەڵام بەڵێ بەزام ئەبێ ئەخیرەن هەر قەرارەکە بۆ کوڕەکە و کچەکە بێ بڕیار بن ئەمەیەک دووش ئەگەر دایک و باوکێک ئەوەندە دیکتاتۆرە ئەو زوڵمە ئەکات بەدبەختی بۆ مناڵەکانی دیاریەکە نابێ کوڕکچەکە ڕازی بن ئەبێ ئەو کوڕکچە ڕازی نەبن بەو شێوەیە ئەکرێ ماوەیەک دیاری بکرێ بەڵێ خباسی ماوەیە هیچ ناکەین جای بەس باش کاکێ وشارجان من لە سەرەتای باسم کرد وتم یەکێک لە هۆکارەکان فەتەی دەستگیرانیە ئەگەر بێت و مەسەلەی عەشایرە و کەسوکارە و ناچار بۆ ئەم کوڕکچە ملیان ناوە بەڵام یەکسەر ڕازی نەبن با ماوەیەک بەشکم ئینشەڵا یەکتریان نەناسیوە شتێکی باش دەرچێت بەڵام کە ماوەیە بەیەکەوە بوون زانیان ئەم کچ و کوڕە لە یەکەوە ناگونجێت لەوانەیە ئەم کوڕە ئامۆزای ئەم کچەیە وەکو ئامۆزا قوبوڵی بێ خۆشی بێ بەڵام وەکو هاوسەر بۆی قوبوڵ ناکەیە بەڕێزان فەرقەیە من کەسێکی خۆم خۆشەیە وەکو خزمێک وەکو هاوڕێ وەکو دراوسێ بەڵام وەکو هاوسەر پێم قوبوڵ ناکرێ بێ ئەو لایەنە دەرونی لە بەرچاو بگیرە بۆیە ئەبێ یەکەم دایک و باوگە و زوڵمە نەکەن دەستنیشانی بۆ بکە بەڵام ئەبێ کچ و کوڕەکە بەیەکەوە تەفاهمیان هەبێ و بزانن کە باسمان کرد لەلایانی تەمەنەوە لەلایانی ڕۆشنبیریەوە لەلایانی کۆمەڵایەتیەوە لەلایانی جەستەیەوە نزیکن لەیەکەوە ئەگونجێن ئەو کاتە بڕیار بن ئەجینا ژیانیان بە تەلاق و یەکجابوونەوە و کاتە خزمایەتیەکەی بە دوژمنایەتی زۆر سوپاس ناسخان زۆر سوپاس بۆ جەنابی دکتۆر بەڕێز دکتۆر کەریم بەنسبەت کێشەی خێزانیەوە و لاوازی کەسایەتی ژن و مرد هەندێک جار ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی ئەو دوو کەسە لە کاتی مناڵیانە کە بە شێوازێک پەروەردەکراون کۆمەڵێ کێشەی دەرونیان هەیە چارەسەری ئەو حاڵەتە چییە کە ئەو کەسە ئەو ژنەیە ئەو پیاوە لە مناڵیە عقدەیەک یا کێشەیەکی دەرونی هەیە و ئێستا ڕەنگانەوەکەی هەیە لە ژیانی داهاتویانە زۆر سپاس ناسخان وەڵا خوشکە بە ڕێزەکەم چارەسەری چییە؟ چارەسەری ئەوەیە یەکەم ئێمە پەروەردەیەکی دروستی مناڵەکانمان بکەین جەنابە دایکی من باوکم ئەم بە ڕێزانە دایکن باوکن خوشک و بران پێویستە یەکەم شت مناڵ نازدار بەخێونەکەین دەیان جار قسەم لەسەرەوە کردەوە چکە مناڵی نازدار کەسێتی لاوازە بێت چونکە لە مناڵی هەموو شتێکی بۆ جێبەجێ کردەوە پشت بە خۆی نابەستێ هەر چاوی لە دەستی دایک و باوکە بۆیە کە ژنیشی هێنا یا شوشی کرد لەبەرەوەی کەسێتێکی لاوازە بۆ هەموو شتی ڕاکاتەوە لای دایک و باوکی ئەوەی یەکەم خاڵە دوو نابێ مناڵەکانمان بە توندوتیژی پەروەردەکەین هەر لێیان بین و سوکایەتیان پێ بکەین ئەوەش خاڵێکی لاوازە چونکە ئەو دەرکەوتەوە توێژینەوانی کە کراوە ئەڵێ ئەو پیاوانەی کە ئێستا توندوتیژن یا ئەو ژنانی ئێستا توندوتیژن لەسەر دەستی باوک و دایکی توندوتیش پەروەردەکراون خوشکە بەڕێزەکەم کەواتە ئەوەی علاقەی بە مناڵیەوە هەیە باوک نابێ نازدار مناڵەکانی بەخێوکە کەسێتی لاوازکە نابێت توندوتیژ بێ لەگەڵیە نابێ ئیهمال بێ و بەڕەڵایکە ئەگەر ئێمە ئەوانەمان کرد مناڵەکانمان دەرون دروست دەرەچێت ئەگەر ئێمە ڕێنمایی مناڵەکانمان کرد و ڕێمان پیشاننان هاوکاریمان کردن دەرون دروست دەرەچن اینجا من لە قسەکەی جەنابتەوە ناسەخان شتێکی جوانە بیەهێنامەوە زۆر جار پێشنیازم کردووە باشە ئێمە بۆ شۆفێری کە ئیجازەی سایەقی دەرێنی ئەبێ بچی لە نووسینگەیە نازانم دوو سێ مانگشی نەزەری بخوێنی و تڕایی بکەیت و چی بکەیت اینجا ئیجازەکە دێنە باشە سیاقی ئیجازەی سایەقی مهمترە یاخود هاوسەرگیری بۆیە من دەیان جار پێشنیازم کردووە لە ڕێگەی تۆشۆم کەناڵە بە ڕێزەشەوە پێشنیازی ئەواکەم پێویستە وەزارەتی دات وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ڕۆشنبی هەموو لایەنەکان ئەبێ خولێک بۆ کچ و کوڕ بکرێتەوە بەلایانی کەمەوە سێمە لە مەحکەمە مارە نەکرێ مەلا مارەی نەکا قازی مارەی نەکا هەتا ئەم کوڕ و کچە ئەم سێمانگە خولە بینن باسی سایکۆلۆجی ژن و پیاویان بۆ بکرێ باسی هاوسەرگیری کێشەکانی خێزان لێک تێگەیشتن چۆنی چارەسەرکردنی ئەم سێمانگە خولێکی باش ببینن کەسانی پسپۆر پێیان بڵێ دوای ئەوە بە عەمەلیش کۆمەڵێ شتیان پێ بکەن نەزانین لە وڵاتان چیەکەن بە ڕێزان ئەم کچ و کوڕا بن لەگەڵ کەسانی وەکویە ئایبن بۆ خێزانیە بۆ لای جەناب ناسخان
خێزانێکی بەختەوەری 20 ساڵە هاوسەرگیریتان کرد و الحەمدولله کێشەی ئاسایی هەبوو ژیان یەن لە ماڵی ئێوە هەفتەیەک میوانداریانەکەن بە ڕۆژ بۆ نمونە سەیرەکەنی و کێشەکانتان چۆن چارەسەرەکەن چۆن مناڵەکانتان پەروەرداکەن چۆن لە ناو ماڵ مامەڵاکەن لە تۆ فێرە بێ خاتون جان ئەمە بە عەمەلی بە نەزەریەکەشتمان ناوتێ دوای ئەو ئینجا لێکیان مارەکە هاتون جان من ژن و مێت هاتۆتە لامان وەڵڵاهی کابرا ژنی هێناوە نەیزانیوە دیاردەیەکەی پێڵن سوڕی مانگنە لای ژنەکەی وتی من داوایان کردم یان تۆ بزانم کارە ساتە بەڕێزان تۆ ژنێنی نەزانی دیاردەیەکی فسیۆلۆجی پێڵن سوڕی مانگانە ئەوی ژەوەی 28 ڕۆژ جارێ یەکێ لە هێلکەدانەکانی کچەکە هێلکەیەک فڕاتە قەناتی ڤالو بۆ ئەگە شووی نەکرد بوو تەسادوفی سپێرمی پیاوی نەکرد فڕێتە دەرەوە سوڕی مانگانە ئەو کاتەی ئەمەیانەوەی کە جەناب کاگ وشیار فەرموو دایک و باوک تەداخولەکەن دایک و باوک ئەم کچەیان نییە داناوە شووی کردو بەم پیاوە مۆعیدیان دانا و پێنجشەمە بجۆزرێتەوە یەکشەمە بووە یەکشەمەژەم ئافرەتی کە بە تەمام بیجۆزنەوە سوڕی مانگانەی بووە بە خوشکی زاواکەی وتۆتێتی بە براکە و بڵێ پێی بڵێ با پێنجشەمە نەبێ با بڵێن 10 ڕۆژی تر بێ من لە سوڕی مانگانەیەم چۆنە بێ شوو بکەم وتی بە براکەی وتۆ براکەی هاتووە ڕەنگی زەد بووە یعنی چی سوڕی مانگوی نازانم چی نادوار دیارە شتێکی هەیە تۆ نازانم کژنی نازانم چی وتی 2 ساڵ لەگەڵ یابووم لێم نزیک نەبووەتەوە هەر بە کچێتی تەلاقیە ئەمە کارەساتە یەکێ ژن بێنێن لە بەرامبەرەکەی نەزانێن من زۆر جار وتوم ئەڵێم وەزارەتی پەروەردە جۆگرافیای ئەفریقیا و ئەمریکا فێری مناڵەکانمانەکەن مناڵەکانمان جوگرافیای لەشی خۆیان نازانن ئەم گۆڕانکاریان نابێ من زۆر ژنە ناسم هاتۆتە لامان هەر سوڕی مانگانە بێ سا بۆ بە ننکیش تووشی با بڵێن ئەو حاڵەتا بێت یعنی هێشتا نەگەشتۆتە 50 بەڵام بۆ بەنن هێشتا نەگەشتۆ ساری یاس کە سوڕی مانگانە بێت توی ژانەسەرە بچکە کاتی خۆی کە مڕاهق بووە کە چۆتە قۆناغی ڕزەکاری کەس پێی نەوتۆم دیاردە هەیە مەترسەمە دیار وەزانی تووشی نەزیف و خوێنبەربوون و تووشی حاڵەتێک دەرونی چکە زۆر خراپەوە تۆ نەزانی شتێکە بێ ڕوئەیە زۆرە تۆقیلەی جاوی جەنابێ ئەوەیە کارە ساتەکە بێگومان ئەگەر ئەو خولە بکرێتەوانێ ئەگەر ئەو بکەن بە مەرجە وەکو لە زۆر وڵاتی دنیا هەیە بڕوام من لەو بڕوایم ڕێژەی تەلاق و لێکجابوون و کێشەی خێزانی زۆر کەمە بێتەوە زۆر سپاس دەلوە خان فەرموو سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێستان دکتۆر کەریم و دەستخۆشی بۆ ستافی بەرنامەکە زۆر پێ خۆشحاڵم کە لێرە من بتوانم شتێک ئەد بکەم بۆ سەر قسەکانی بەڕێستان یەکێ لەو هۆکارانی کە باسی کرد هاوسەرگیری واتە هاوتایی یەکسانی هەبێت بەڵێ لە نێوان خێزانە بەڵام بەداخەوە زۆربەی زۆری کێشەکانمانە گەڕێتەوە بۆ پەروەردەیەکی نادروست کە لایەندەك باوکەکانەوە پەروەردە ئەکرێ یەکی لەو خاڵانە پەروەردەی نادروست بۆ نمونە ئەگەر کچێک و کوڕێک لە خێزانێکا پەروەردە بکرێن کوڕەکە لەوە چێ فێری زۆر شت نەکرێ بە تایبەت ئیش و کاری ناوماڵیان چێشلێنانێک بێ هەمووی بە عایبەدا ئەندرێت زۆر بەداخەوە بەڕاستی من زۆر بڵێ پیاوەکە هاوکاری مەبەستێ هاوسەرەکەی ناکە بە عیبێ لایەن بەڵێ متەئەسیفم بەم خاڵە زۆر کە نێوان لە کۆمەڵگەی خۆمانە هەیە یعنی من خەڵک ئەناسم زەواجی کردووە خەسووی تەداخلی ژیانیانی کردو توێتی کوڕەکەی من نابێ هاوکاری تۆ بک لە ئیشوکاری ناوماڵە یعنی ئەو لە خاڵێکە لە خاڵەکان کە زۆر کێشە دروستەکان نێوان هاوسەرەکانە پرسیارێکم بۆ بەڕێستان هەیە ئەگەر لە ڕووی پەروەردەیەوە ئەم کچ و کوڕەکە هاوسەرگیری ئەکەن وەکو یەک من تەنها لە خاڵێکا جیاوازن بۆ نمونە ئەم شتێککە ئەیکا بە عیبە تا چەند ئەو خێزانە بەختەوەر ئەبێ دەستخۆش بۆ بەڕێستان دەلوەخان یعنی ئەوە بە حقیقت من خاڵێک لە خاڵەکان بەڵام کات نەما دەبەش یەکەمە باسی بکەم ئەوی ژەوەیە ئێستا زۆربەی ژنەکان لە دەرەوە ئیشەکەن وەکو پیاوەکان ماندووە بن جاران ژن لە ماڵەوە بوو پیاوەی گو من ئیشە بۆکەم و لە دەرەوە مۆهیلاکم و ئێستا ژنیش ئیشەکات بۆیە لەبەرەوە زۆر گرنگە پیا و هاوکاری خێزانەکەی بکات لەو شتانەی کە توانێت هاوکاری بکە یعنی گە تۆ قاپێ یارمەتیەکی شتێکەکەی ئەمە عیبە نییە بەعکسەوە عیبە ئەوەیە پیا و دانیشە قاچ بخاتە سەر قاچی و ژنەکەشی بە هیلاکی لە ئیش و ماندووبوونیەتەوانێ و وەکو کارەکەرێت تۆ ئیشە بۆ بکە ئەوەندەی ئەتوانرێ هاوکاری بکە هیچ عیبەیتیان نییە ئەبێ ئێمە لە مناڵیشەوە ئەمە فێریان بکەن جان نقطەیەکی جوان کە باسی مناڵی کرد بەداخەوە ئێمە هەر لە مناڵی و جیاوازی لە بینی کوڕکچەکانمان ناکەین کچەکانمان زەعیفە لە قەڵەمەی نابێ بچێتە دەرەوە نابێ ڕەئی هەبێ بەڵام کوڕەکان هەموو شتێکی بۆ ئەەکەین بۆیە دائیمەن کە کوڕ گەورابێ بە چاوی سوک سەیری کچەکەکات لە خوشکەکەیەکات بۆیە کە ژنی ژێنێ بە چاوی سوک سەیری ئافرەتەکە ئەمە هەمووی پێویستی بە پەروەردە هەیە
لە کاتێکە زۆر جا قسەیەکی جوان هێڵێ دایک نەک نیوەی کۆمەڵە دایکی نیوەکەی تریشە ئافرەت نەک نیوەی کۆمەڵە دایکی نیوەکەی تریشە لەبەرەوە ژن و پیا و ڕاستە وەکو من زۆر جارەڵێم وەکو زەیت و ئاوان تێکەڵ نابن بەڵام تاواوکەری یەکترین یعنی کۆمەڵێشت تێ لە ئافرەتە هەیە لە پیاوە نییە لاوازە کۆمەڵەشت تێ لای پیا و هەیە لە ژنانیە لاوازە هەردووکیان تاواوکەری یەکترین بەڵام بەداخەوە ئیتر ئێمە کۆمەڵێ بۆ چوونی هەڵە لە ناو وەکو بۆ بەشێ لە کەلتورمان لە ناو کۆمەڵگاکەمانەیە ئەوە زۆر جا کێشەی خێزانی دروست کردووە ئەجینا ئەو دایکە کە باسی ئەوە کردوتە خەسوویەتی بە بووکەکەی هەڵە کوڕەکەی من نابیشکە باشە ئەم ئافرەتە گەل لە سایکۆلۆجی ژنی تێبگەیشتایە باشە پیاوەکەی هاوکاری بکردا باشتر نەبوو ئێساوا بە بووکەکەی هەڵێ ئەوی ژن نییە وەکو بووکەکەی ئەمە غەڵەتەکانە جاو منەڵم بۆ چییە گەڕێنمەوە کاتی خۆی پیاوەکەی هاوکاریم خەسوەی نەکردو ێستا پێی ناخۆشە کوڕەکەش هاوکاریش نەکەی بکە وەکو ئینتیقامێ ئێوە گوناحی بووکەکە و نییە گوناحی مێردەکەتە جامانە هەمووی ڕەگوڕیشی سایکۆلۆجی هەیە ئەبی ئەمە هەمووی ئیشی لەسەر بکرێ تەبەن بەم حەڵقە و دوو حەڵقە و سێ حەڵقە کۆمەلگا ناگۆڕێ بەڵام ئەتوانی وردە ئیشی لەسەرکەی بنکۆڵیکەی چە من ئیمانم هەیە دڵۆپی ئاو لە شاخێ بێتە خوارەوە بەر بەردێگەکەوە بەر سەرمانەکەی پێی نازانین بەڵام بەر بەردێکێ بە مروری زەمن بڕۆ بەردەکەی چاڵ کردووە ئەبێ سەبر و تەحمل هەبێ کۆمەلگاش بە ئاسانی ناگۆڕێ بۆیە پێویستە سەدان بەرنامەی کۆمەڵایەتی و دەرونی و پەروەردەیی هەبێ چەم کۆمەلگای ئێمە کێشەمان زۆرە لەلایەنی زۆر کەسێ ژنی هێنا هەر نازانی باوکایەتی چییە زۆر کەسێشی کرۆ نازانی دایکایەتی چییە نازانی پەروەردەی مناڵ چیە شیری خۆی نایە بەم ناڵەکە لە سنگم تێگەچێت وەزانێمەوە بۆ عەرز لە زیا و مەلیکە جەمال چۆی کردووە بابەت تۆ ئەوە نیعمەتێکە ئەوە مەعمەلێکە خوا دروستی کردووە لە سنگی توابی بێ مناڵەکە و پیاوە وەزانێ کە ژنیە ناتەواوە بەس شەو بێتەوە وتێ لە خەوتووە ئەمانەمی کێشەن خاتونجان ئەبێمە ئیشی لەسەر کرێ اینجا ئەم بەرنامەی یەکێکە لەوانەی بۆ وشارکردنەوەی خێزان و بۆ ئەو دایک و باوکانەیە ئەگەریان نەوێ مناڵەکانیان بەختەوەر بن نابێ بەم شێوە مامەڵیان لەگەڵا بکەن زۆر سوپاس ئاڵاخان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم پرسیارێکم ئەبوو کە ئەم دیاردەی چاولێکەری کە لە ناوان خێزانەکاندا هەیە کە بەرامبەر مناڵەکانیان یان بەکاری دێنن لەن بۆچی چاو لە مناڵی کەڵک ناکەیان چاو لە مناڵی فلان کەس ناکەیان چاو لە مناڵی دراوسێکە بیتر بە کوڕ و بە کچیانەوە کە ئەمە گەڕێنەوە بۆچی کە لە نێوان خێزاندا هەیە و دەستخۆش زۆر سپاس ئاڵاخان تەبەن خاڵێکی جوانە وروژان بەڕێزان من زۆر جاروتومە گەورەترین هەڵەی دایک و باوکەوەیە مناڵەکەی بە مناڵانی تر بەراوردکە گەورەترین هەڵێک تەربەویە نەک نابێ بە مناڵانی تری بەراوردکەی ئاڵاخان نابێ بە مناڵەکانی خوشکوبراکانیشی بەراوردکەی لەبەرەوەی هەر یەکە و کەسێتی خۆی جیاوازە تۆ خوشکە بە ڕێزەکەم لە دایک و باوکەوە جیناتێکی بۆ هاتۆ کۆمەڵی سیفاتێ بۆ هاتۆ جیاوازە لە خوشکوبراکەەوە بۆیە بیرکردنەوە تو حەز و ئارەزوو لێکدانەوە و تێگەیشتنی بۆ ژیان جیاواز وەکو خوشکوبراکەو نییە لە هەمان کاتیشا تۆ هاوڕێکان هەمان و هاوڕێیانە نین کە خوشکوبراکانتە هاوڕێکان کاریگەری لەسەر هەیە ڕاگەنەکان کاریگەری لەسەر هەیە مامۆسا کاریگە لەبەرەوە هەر مناڵە و تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ مناڵ بەخۆی بەراوردیکەی یعنی ئێوە مناڵەکانتان بەخۆیان بەراوردکەن ئەمڕۆ چۆنە بەیانی چۆنە بێ ئەم ساڵ چۆنە ساڵەکە چۆنە بێ نەک بە خوشکوبراکانیان بەراوردکە چکە هەر یەک و کەسێتی خۆی هەیە جیناتیان جیاوازە لایەنی کۆمەڵایەتیان جیاوازە هاوڕێیان جیاوازە ڕاگەیاندنیان جیاوازە ئەمە گەورەترین غەڵەتی ئێمەی دایک و باوکە بەیەکتێ زانایەکەیە بۆ زانیاری بەڕێستان زۆر جا باسم کردووە بە ناوی گاردنەر هوارد گاردنەر ئەوە ئێستا ئیسپاتی کردو بە ڕێزان نۆ جۆر زیرەکی هەیە نۆ جۆر زیرەکی ئێمە وە زانین دایک و باوکمان بەزە و زیرەکیە لە مەکتەب دەرکەوێ لەوانەیە بە ڕێزت لە مەکتەب یەکەم نەبی دووسێ سفر لەگەڵ خۆ بێنیتەوە بەڵام خوشکوبراکان ئەو زیرەکییان هەبێ کە زیرەکی زمان لوغەوی لەگەڵ منطقی و بیرکاریە ئەو زیرەکییان زۆر بێ یەکەم بن لە مەکتەب بەڵام تۆ ئەگەر ببەنە بواری هونەرەوە پێش هەمیانەکەوی لەوێ یەکەمی چکە زیرەکی هونەری و هەیە ئەگەر من بەرنە بواری کۆمەڵایەتی و لەوێ یەکەمە بەمەز لە ناو پۆلە یەکەم نا هەمومان یەکەمین بۆیە ناکرێ مناڵەکانمان بە یەکتری بەراوردکەن چکە هەر یەکە و زیرەکییان جیاوازە توانەکانیان جیاوازە ئەوەش کۆمەلگای دواکەوتووە بۆ کوڕی پورەکە وایە کوڕی پورەکەی جۆرێک زیرەکیە بەڵام من کۆمەڵی سیفاتم هەیە لە کوڕی پورەکەمانی ئەی بۆ ئەوە باز ناکەی بۆیە هەموو مناڵەکانمان یەکەمن بەڵام لە بوارەکەی خۆی بدۆزیتەوە هەندێک لە ناو پۆلا یەکەمە بێ هەندێک لە ساحەی یاریکردن یەکەمە بێ هەندێک لە بواری هونەرا یەکەمە بێ هەندێک لە بواری خەتاتیا یەکەمە بێ هەندێک لە بواری میکانیک و فیتەریا یەک هەمومان یەکەمین بەڵام کێشەکانمان ئەوەیە هەمومان نەخەینە قاڵ بێکەوە ئەبێ هەمومان وەکو یەک بیرکەینەوە ئەبێ وەکو یەک بین ئەمە خەتەرە ئەمە تێنەگەیشتنە ئەمەیە نەبوونی ڕۆشنبیری دەرونی ئێمە هیچ لەسەر ئەوانە ئەەکەین کە دایک و باوکەکان وشیار بنەوە مناڵیان بە یەکتی بەراورد نەکەن تو کە بەراورد دەکەن خاتون گیان بە یەکێکی تر
ئەو مناڵە ڕقی لەویترە بێ چونکە ئەڵێ بەهۆی ئەوە من بەراورد دەکەن بە چاوی کەمی سەیری خۆ دەکەی ئەی خۆ عقودەی قابیل لە چیەوە هاتووە ئەوە بوو خێرەکەی هابیل قبول کرا و قابیل لەوە غیرەی لێکرد ئەو عقودەی کە باسی عقودەی یوسف کە باسەکرێ لە چیەوە هاو باوکی گرنگی بە یوسفەیە حەزرەتی یوسف بە براکانی ناو غیران لێکردووە ئەمەیە غیرە زۆر خەتەرە بۆیە بەراوردکردنی مناڵ بە یەکتری گرەی دەرونی قابیلە گرەی پێڵێن لاین دەرونی ئەوە دروستەکە لە نێوان مناڵەکانمانە بەڵام ئێمە بەدەستی خۆمان مناڵەکانمانەکەین بە دوژمنی یەکتری بە نەزانی خۆمان زۆر سپاس ئاڵاخان کاک حامید فەرموو کاک حامید جان سەرەتا دەستخۆشی لە یەکەم کاک دکتۆر عەزێر نەبێ من یەک پرسیارم هەیە ئەویش بەڕێزت باسی مجاملەت کرد ئەمەوێ بزانێکم مجاملە چۆن لەگەڵ حەزویستی کەسی بەرامبەرە هاوسەنگ بکرێنی ئەمە پرسیارێک و پرسیاری دووهەمیشم هەیە ئەویژەوەیە کە باسی تەداخلت کرد تەداخلی کەسی سێم ئەگەر کەسی بەرامبەر کەسێتیەکی لاوازی هەبێ و تەداخلیش هەبێ ئەو کاتە چۆن کاریگەری ئەو تەداخلە لەسەر کەسی بەرامبەر کەم بکرێتەوە زۆر سپاس کاک حامیدجان وەڵا مەسەلەی مجاملە چییە یعنی ئێمە زۆر جارها مجاملاکەن شتەکە حەقیقەت نییە بەس بۆ خۆشکردنی جەوەکە بەکارێنین مەسەن بۆ نمونە من زۆر جار تۆ توێ مجاملەی برادەرێکی بکەی بەڵام جاری وایە نازانی لەسەر حسابی خێزانەکەتە ئەمە یەک دووەم حەز و ئارەزوو من باسم کرد کاک حامیدجان ئێستا تۆ گەر هاوسەرگیری و کردوێت تۆ حەز و ئارەزوو جیاوەزە لەگەڵ هاوسەرەکەەوە تۆ کۆمەڵی پیا و حەز و ئارەزوو هەیە ئافرەت نیەتی ئافرەت کۆمەڵی حەز و ئارەزوو هەیە پیا و نیەتی چکەوە جینات دروستیەکە هۆرمۆناتەکان دروستەکات جیاوازی سایکۆلۆژیە جیاوازی فیسیۆلۆژی هەیە جیاوازی هۆرمۆنی هەیە جیاوازی جینات هەیە لەبەرەوە ئەگەر تۆ نابێ منافەسەی هاوسەرەکە و کەی حەز و ئارەزوەکەی خۆتی بەسەرا فەرزکەی چکە ئەو پیاونی ئەو ژنە حەز و ئارەزوەکەی تۆ ڕەفز دەکاتەوە ژنەکەش نابێ فەرزی بکات بەسەر تۆ حەز و ئارەزوەکەی خۆ فەرز کات چکە تۆ پیاوی جیناتی جیاوازە هۆرمۆناتی جیاوازە کۆمەڵە شتێ قبوڵی ناکەی بۆیە ئەڵێم ئەگەر لە یەکتری من کەوتم ژن و پیا وەکو ئاو زەی دوان تێکەڵ نابنەوە تاواکەری یەکترین بەڵام جاری وا هەیە پیاوەکە خۆی چی حەز لێیە فیلمێکە مسلسلەیەکە شوێنێکە سەفەرێکە شتکڕینێکە خانوویەکە ئەوێ هەمووی بۆی ژنەکەی لێ قبوڵی ناکە چکە ئەوەی ناوێ بەڵام ئەگەر بە هاو بەش بواە جۆمان لە یەکتری بگرتە من تۆزێ تەنازل و تۆ هەردووکمان براوە بووینە شتمان فەرز نەکردا کێشەی خێزانی دروست نابوو بەختەوەرە بووین ئەوە پرسیارێکم پرسیاری دووەم بە نیسبەت تەداخل یعنی تۆ ێستا باسی دوو شتێکرد یاکەم کەسێتی لاوازە تەحسیل حاصلە بێ بە تەداخل لەبەرەوەی ئەو مناڵانی کە باسم کرد نازدار بەخێوکراون ئەو مناڵانی خیبرەیان کەمە و مناڵانی کەسێتیان لاوازە ئەکید ناتوانین کێشەی خێزانی حەلکەن پەنا بۆ دایک و باوکیانە بن کە پەنایان بۆ دایک و باوکیان بە دایک و باوکیان لەبەرەوەی مە مناڵیانە بێلایەن نابن محایت قسە ناکەن بۆیە لایەنی کوڕەکەیان ئەگەن لایەنی کچەکەیان ئەگەی تەرەفەکەی تر قبوڵی ناکەن کێشەکە ئاڵۆسترە بێ بۆیە ئەم ژن و مێرد ئەگەر لاوازیش بن کەسێتیان لاواز بوو پێویستە پەنا بۆ کەسێک برن کە بێلایەن بێت خاڵە مامە تۆزێ دوور بێ کەسێکی پسپۆڕە کەسێکی کۆمەڵایەتیە ئەم کەسە بێلایەنانە قسە بکە ناوبژیوان ئێستا لە زۆر وڵات ناوبژیوان دانراوە ئەها کاگەنەوەی پێشەوەی تەلاق و لێکجابوونەوە لە محکەمەیان نێنن بۆ ناوبژیوان هێچنگە لای ئێمە قانونە بەم شێوە نییە بەس لە زۆر وڵاتی دنیا وایە ئەم کەسە بێلایەنە یە شتەکانیان بۆ ڕوونەکاتەوە ئەڵێ بابەوە ئەگەر ژنەکە لەسەر حەق بۆڵێ وڵا خوشکی من تۆ لێرە لەسەر حەقی کاکە گیان ئەمە ناحەقی کردووە پیاوەکە لەسەر حەق بۆڵێ لێرە کاکە گیان تۆ حەق بووی ئەم ژنە ناحەقی کردو تۆ بی ئاوا بکەیت و ئاوا بکەی ڕێکیان دەخە هەردووشیان بە براوە بن نەک پشتی لابێ هەرچێ بێز دایک بێرە لە خەتای مێردەکەی خەتای تۆ خەتای دو کچەکەی من عیبینە ناگەن نەتیجە ئەوە حەلێکی کاتی نییە حەلێکی چۆنە ئێمە کەسێتەکەی لاوازە بەو شتانە ئەتوانین کەسێت تۆ کە کەسێک مەسەلەن بڕوای بەخۆی نییە تۆ ئەبێ بەرنامەی بۆ دانی بڕوای بەخۆی هەبێ کەسێکە بە گومانە بێ بەرنامەی بۆ دامنێت کە شتەکان خۆوە نییە لە مناڵی یەکێکە شخصێتی لاواز و هەتا شخصێتی لاواز بێ خۆ ئێمە دوو لە ڕوویەوە بینەران گانین لە پێسەکە بمێنین ئینسان قابلی گۆڕانە ڕاستە لە مناڵیە غەڵەت پەروەردەکراوین کەسێتیمان لاواز و بەزێ ساعتوانین خۆمان بنیاد بنینەوە توانین زۆر شتێ بیکەین سەدان بەرنامە هەیە بەڵام حەلی ترمان نییە ئەبێ بەم شێوەی لەگەڵی بەردەوامی زۆر سپاس کاک ڕێکەوت جان فەرموو دەست خۆش کاک دکتۆر پرسیارێکم هەیە بێ زەحمەت هەنێک کەس هەیە ناتوانێت ڕاستەکانی خۆی بڵێ بۆ ئەوەی کە بچێتە ژیانی هاوسەرێتیەوە تەنانەت هەیە
لە کاتی دەستگیرانداریش ئەو خوڕەوشت و ئەو سیفاتانی کە هێتی ناتوانێت بیگەێنێتە بەرامبەر کە چۆن لەسەری ڕێ بکەون ئەگەر ماوەی دەستگیراندارەکەش کەوت بەڕێزە فەرمووت ئەگەر درێژ بێ باشترە نمونەی واشەیە کە ماوەی دەستگیراندارەکەشیان درێژ بێ میسریەکان نا 10 ساڵ و 12 ساڵ بە دوای شوقەها لە فیلمی میسرا بینیمانە دوای 15 ساڵ هەر شوقەمان دەست نەکەون نا ئێمە ئەڵێن لە بینی 6 مانگ بۆ ساڵە بێ گونجاوە یعنی مەبەستەکەی من ئەوەیە لە ئەگەر ماوەکەشی زۆر بێت لە دوایەوە کێشەکان هەر دروستە بێت ئەو کاتە سیفاتە ڕاستەکانی خۆیان دەرەکەوێت ئایا باشتر نییە لە سەرەتای خۆیان چۆن بیان چۆن بزانین سیفاتی کەسێ چۆنە بۆی دواتر نەبێتەوە کێشە ڕێکەوت زۆر سپاس یەکەم شت ماوەی دەستگیرانی بۆ ماوەیەک شارەزای یەکتریەبی بەڵام هەندێک شت هەیە کەسەکە نایڵێ ڕاستیەکان ناڵێ لە بەس لە ڕێگەی کردارەوە ئێستا هەندێک کەسێک قسەی زلەکە چکەوە لە لانی دەرونیەوە با من پێ بڵێم جیاوازیەکی زۆر لە بینی قسەکردن و ڕەفتارە هەیە سا زۆر کەسێک لە تەلەڤیزۆن دەرەچێ قسەی زلەکە ژن نیوەی کۆمەڵە دایکی نیوەکەی تریەتی ژنوایە لە تەلەڤیزۆن ئەڵێ بەخوا ئەمە مەلایکەتە هێسابێ ژنەکەی لە بەهەشتا بژی کەچیە ڕواتە ماڵە و دیکتاتۆریەکە لەگە ژنەکەیە و نایەڵێ بچێتە دەرەوە بە قسە شتێکە و بە کردار شتێکی ترە ئەوە چەنەها توێژینەوەی زانستیەوەی سەلماندووە اینجا لەوانەیە بیدای قسەی زلی بووکە بەستۆشوم پێ بگە کورەوا بووە کەم وڵات نەبێنە و گەڕێن و تۆ لەسەر سەردانێ و تۆچی ئەمرگەی دوو تۆچی ئەمانە بەڵام دوایی بە کردداریشێکی جێبەجێ ناکە قسەکردن خراپ نییە شتەکان بڵێن بەڵام لە ڕێگەی فعل و کردارەوە ئەو قسانە دەرەکەوێت ڕاستە لەگەڵ یەکێتە دەرەوە چێ بۆ بازار داوەشت کڕینەکە کێشەیەگە بێ دەنگەدەنگێکە بێت لەوێ حەقیقەتەکەی دەرەکەوێت ئەمەیەک دوو شتێکی تر هەیە گرنگە باسی بکەین ڕاستیەکان بە یەکتری بڵێن سا زۆر شتێ بەدبەختی بۆ خێزانەکەی ناو کچەکە سوتە کوڕێکی ناسیوە یا کوڕێ پێشتر داوای کردو شووی پێ نەکردووە نەیوتووە بە هاوسەرەکەی بڵێ کاکە من حاڵەتێکی وا بوو لە زانکۆ کوڕێکم ناسیوە هاتۆتە داوام کە سوکارم ڕازی نەبوونیان بۆمان دەرکەوتووە و کەسەنی وازمێناوە ئەمە بێ بە کوڕەکە بڵێ کوڕەکە ئێستا بەرچاوڕوونی هەیە کە پێشتر کوڕێک عیلاقەشی نەبوو بێ ئەمەی ناسیوە بەڵام ئەگەرەوەی پێ ناڵێ لێ بشارێتەوە دوایی خەڵکی تر ببیستێتەوە ئەوە کێشە دروستە بێ ئەڵێ تۆ شتی لێ شادوومەتەوە ئەڵێ شتی تریشەیە گومانی لێەکە من حاڵەتەیە گەشت کێشەی گەورە دروست بووە پیاوە ژنی هێناوە پەرکەمی لەگەڵا حاڵەتێکی تەبیعی مامۆستای جامعەیە سەرعی لەگەڵا هەیە مەسئولە زۆر تەبیعی بەشەرین کارەبایەتی مێشکە بەرزوونزمەکە ئەمەی بە دەستگیرانەکەی نەوتووە ژنەکاڵە شەوێکی دوای مانگێ سەیرم کرد ئاوای لێ هاو تۆقیتم هاوارم کرد نەمزانی چیەمە چیەمەوە ڕۆ حەپەکەم بۆ بێنم بۆ بێنە کە سوکاریم بان کردووە ئێ باشە کە ئەمەی هەیە بۆ بە منتان نەوت خۆ من هەرشوم پێ کرد با بمزانیایەکەم سەرعی لێ بووی خۆم ئامادەکردا پێرم کەن چۆن مامەڵی لەگەڵا بکەن یا پێشتریێکی ناسیوە بۆیە ئەگەرەتەوەی لە خێزانە بەختەوەەر بێ بێ کچ و کوڕ بەداخەوە ئێستا کچ و کوڕ ئێستا زۆربیان خەڵکیان ناسیوە پێشتر بە حکمەوەی کە من لەگەڵ یانەدا ئەنیشم ناسی نەگەن چی کوڕێکی ناسی و دوو قسەی لەگەڵا کردەوە یا ڕسمێکی یاوەتێ ئەبێ ئەمە تۆ بە دەستگیرانەکە بڵێ من ئەم کوڕە لە جامیعە لەگەڵ مابوو هیچ پەیوەندیەکمان نەبووە نۆکس بێنێ برادەرەکانی پرسیارەکەم کوڕە لە خەڵکی تری بێستەوە و ویستێتی داواشم کات دایک و باوکم کە پرسیاریان کردووە و تویان نەم کوڕە بە کەڵکی تۆ نایعیلەکەی وایە و ڕازی نەبوون ئەوە زۆر تەبیعیشە زۆر خێزانێ دەکەس دەچێتە داوای کچەکەی نایەنێ لە یەک کچەکە بەدڵینە بەڵام ئەمە نابێ بشارێتەوە ئەبێ ئەم ڕاستیانە باس کرێ بۆ ئەوەی تەبیعەتی بەرامبەریش وەڵی ماوەی دەستگیرانی 6 مانگ بۆ ساڵێک بۆ ئەوەی لە ماکاتی مامەڵەوە نییە کوردەواری خۆ ماڵی سەفەر و معاملە سەنگی مەحەکە زۆر شتێ بە قسە دەرناکەوێت ئیلا بە عەمەلی ئەو 6 مانگە بۆ ساڵە بۆ ئەوە باشە ماوەی دەستگیرانی زۆر سپاس دنیاخان دەست خۆش بە دکتۆرکیان سەپارەت بە هەدیە بۆ نێوان هاوسەرەکانە هەدێ کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکانی نێوانیان یان ئەکرێ لایەنێکەوە تا ئافرەتەکە هەدێ بکرێت بۆ پیاکە بەڵام پیاکە ئەم کارە ئەم چام نەدات یاخود پیاوەکە هەدێ بکڕێ بەڵام ئافرەتەکە بەدڵی نەبێت و هەمیشە ڕخنی لێ بکرێ ئەمە ساتبوونە ڕوون ناکات لە پەیوەندیەکانیان زۆر دنیا خان وڵا پرسیارێکی جوانە کرد خوشکە بە ڕێزەکەم با تخوا پرسیارە لە تۆ بکەم ئێستا ئەگەر لەگەڵ خۆتا قەڵەمێ بەری تەوانێ بۆ براکەوە پێی خۆش یا پێی خۆش نییە خۆشە ئەگەر سوتفە ئەچیتە ماڵەوانێ و باوکە هاتۆتەوانێ و شتێک بە دڵی تۆ کڕیوێتی و بابایی 1000 دینار بێ پێ خۆش یا پێ خۆش نییە کەواتە بەڕێزان زۆر جار ژن و مێرد ئەوەندە بەیەکەوە بن ئەڵێ وەکو خزمیان لێیە
بەڵام ئێستا کۆمەڵی مناسبە هەیە ڕۆژی دایکەیە جژنی قوربان هەیە جژنی ڕەمەزان هەیە ڕۆژی باوکەیە چوزانم ئەنواع مناسبات هەیە ئەگەر بکرێت لەو مناسباتانەیە بۆ دەمەزەرکردنەوەی خۆشەویستی پیاوەکە شتێک لەگەڵ خۆی بێتەوە بۆ هاوسەرەکەی بەڵام جەناب دەڵێ ژنەکە بەدڵی نییە ئەبێ هام من لە خاڵێکا وتم لە بەشیەکەمە وتمانە بێ ژن و پیا و شارەزای حەز و ئارەزوەکان و خاڵە بەهێزەکان یەکتری بن من ئەبێ بزانم ژنەکەم بەچی دڵخۆشە بێ و حەزی لە چێت چۆنەوە 10 ساڵ لەگەڵ ما 20 ساڵە 15 ساڵە 4 ساڵە چۆن شارەزای نابی کەواتە ئەو شتەی بۆ کڕی کە بەدڵیەتی خۆشت نییە شتەکە گران بەهابێ ئاگاتان لێ بەرەزە گوڵێکە لە باخچەیەک لێ کەرەوە گوڵێکی احتیاطیە یا و گوڵێکە و کوڕەگەنجانی ئێستا لە ترافیکلایتەکانی فرۆژن بە 1000 دینارە هەم تەشجیعیشە بۆم کوڕەگەنجام گوڵێکە والله ئەو ژنە بەقیمە دنیا پێی خۆشە ئەگەر ئیمکانیەتی قەیچێکە مستریلەیەکە شتێکی ئاڵتونە قەیچێکە شتێکی باشترە کەمترە مهمەوەی هەدیە ئیلاقەی بەوەوە نییە زۆر بێ یا کەم بێ خاتونجان ئەوە بەڵێ زۆر گرنگە لە مناسبەیە بەڵام ئەوەی کە ژنەکە ئەیکا و پیاوەکە نایکە ژن ئەرکی خۆی با جێبەجێکە با پیاوەکە کەم تەرخەم بێ با پیاویشەکەی خۆی جێبەجەکە آخر کاتیشمان کەم ماوە شادان خان بە پەلاگە پرسیارەکە و بکەی ببوورە دەست خۆش دکتۆر سەرەتا دەست خۆشەری بەرنامەکە و لەکەم و زۆر سپاس بۆ ستافی کامێرەمان وەستافی ئەم بەرنامەیە باسی هاوسەرگیریت کرد و باسی فترەی دەستگیرانداری کرد پێم وایە کاک دکتۆر فترەی پێشووتری ئێمە ئەوەی مەسەلەن جیلی پێشی ئێمە ئەوەی کە هاوسەرگیری کردووە کۆمەڵێشتی تیا بووە باش بووە لە چاو جیلی ئێمە باشترە و جیلی ئێمەش کۆمەڵێشتی تایە لەوان باشترە بەڵام بەداخەوە بۆ جیلی دواتر لەوا چێ بڵێم جیلێک ئێستا حالیان وردە وردە سێرەکەم دروستە بێت لەوا چێ جیلێک دروست بێت لەم سەردەمە شایسە حالیان تایەتی خۆزگە دەورەیەکە وایە بۆ فترەی دەستگیرانداری بۆ ئەو کڕووکچە تازانە کە تازە ئەچنە فترەی هاوسەرگیریەوە کە ئەمە هەروەکو قسەکەی خۆت واتەنی ئەمە باخچەیە نییە بچنە ناوی جێگەکەیان باشتە لە پاڵ ئەوە شاکە خۆشیتیایە هەز بە بەرپرسیارەتی بکەن یعنی پێم وایە ژن و پیا و هەز بە بەرپرسیارەتی خێزانداری ماڵ بەڕێوەبردن نەکات چ ژن و چ پیاوەکەش ئەبێتە هۆی کێشە سەرەکیەکە لەمەیە و دووەم کێشەی سەرەکیەکەش نەمانی خۆشەویستی لە نێوان ژن و پیاوە ئەبێتە هۆی گەورەترین دروستبوونی کێشەکان لێرەوە دەست بێکا کە خۆشەویستی نامێنێت زۆر سپاس دەست خۆش بێن یەکەم مەسەلەی جیلی کۆن و نوێ وڵا باش شتێ بڵێن جیلی کۆن ینی من بۆمانە گێڕنەوەڵە جاری وا بۆ خەڵک چۆ بۆ کاروانی ئەوە نییە 3-4 مانگی پێت چووە تا چۆ لە گوندەکانی تر بە گوێ درێژێکەوە گەنمی بردو لەو لاوە شتێکی ترێ ناوەتەوە هاتۆتەوە ژنێ لە ماڵەکان تو خوشکە بە خێر بتوانەوە ژنە بەمانای خوشکەی چی یعنی ئەو کاتەش هەندێک شت هەبووە بە حقیقت ئافرەتەکە قبوڵی کردووە لەبەرەوەی دەسەڵاتی نەبووە بەڵام ئێستا چاوی کراوەتەوە کچی ئێستاکە کە سەتەلایی تابێنە مفری مسەلسەلا بینێ بۆیە بە هەموو شتێ ڕازی نابێ اینجا خەڵکی ژێ پشتگیریان نەکەن لەبەرەوە مەرج نییە جاران ژیان سادە بووە بەڵێ ینی کێشەی خێزانی کەم بووە هەمووی خەڵک یەکتری ناسیوە لە گوندەکەیە بە قڕ و بەرد و شت دار خانوویان بۆ دروست کردو ئێستا کێشەی گەورەی هەیە کرێکی و پارەکەی پێ نایدێ لێ بێ ئیشە کێشەی دارایی هەیە لەوێ دوو مەڕوو بزنیان ناوەتی و پارچی عەرزیان ناوەتێ زەراعەتی کرد و ژیانی خۆی ژیاوە ژیانەکە سادە بە بۆیە خەڵکەکە کێشەیان کەم بووە لە هەمان کاتە خۆشەویستی لە ئاخر دقەیە بە جەنابە بڵێم خۆشەویستی زۆر گرنگە بۆیە پێویستە خێزان بەردەوام خۆشەویستیەکان تازەکەنەوە وەکو وتم دیاریکی بۆ بێنێ لە مناسبات با لە هەفتەی جارێکە دوو هەفتە جارێکە بچنە پارکێکەوە دانیشن لە فێ بخۆن ئەمانە هەمووی تعبیری لێ بکە ژن عاتفیە پێی خۆشە پیاوەکەی بڵێ خۆشمەوەی وەڵام من ژنی وازەمەڵی لە ژیانمان بێنەردەکەم پێ نێوتە خۆشەیە خۆت دەمە چی لێکەمە دەبڵێ خۆشمەوەی تۆ ڕۆحی منی تۆ گوڵی منی تۆ دڵی منی ئەری وشەی جوانمان هەیە لە کوردیا بەداخەوە ئێمە نایڵێن وشکین لەو نایەوە بەڕێزا ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تاڵقەی داهاتوو تا بەرنامەی تر خودای گەورە پشتی هەموو لایەک بێت خواتان لەگەڵ